سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتووینەتە کەرکووک بە دوواداچوون بۆ کێشە و گرفتی ئەو کاسبکارانە دەکەین ئێستا هێزێکی پۆلیس لێرە ئامادەن باس لەوە دەکەن کە دەیانەوێت بە پێی بڕیارێکە تاوق ئێستا بە ئێمەشیان نەگوتیە بڕیارەکە چێ دایتی محکەمەیە دادگایە پارێزگارە چ بەرپرسێک لەم شارە ئەم بڕیارەی داوە دەیانەوێت ئەم ژمارە دوکانە تێک بدەن کاسبکاران ناڕازین دەڵێن پارەمان بە حکوومەت داوە دوێنێ کرێمان داوە ئەمە ئەمڕۆوە کرێکەیەتی بەخوا پێش 2 ساعت ئەو شەوەی مانجی داوە چەند داوە 325,000 دینار پارەت داوە هەموو ساڵێ داوە بەڵێ پارەم داوە هەموو ساڵ بۆ حکوومەت هەموو ساڵ ملیۆن نوێی دەرناچێت لە لێرە باشتری مەمنوع مشکلە بەقاڵیەکەن پێت وایە بۆ دەرتان دەکەن ئێستا بۆچی ئەوە وڵای بۆ دەرمانەکەن سنایەتیان دروست کردووە ئەوەمان پێ بەسەرمان ساغەکەنەوە پارە ناکەن بەتە بەلاش بیدەن بۆمان دوکانەکە بەلاش دانی مەسەلەکە بزنسە ئەی طبعا بزنس زایسیە یعنی دانێ دروست کراوە استثمار کردووە استثمار کردووە پارەی کەم بە 2 ملیۆن و نیو بووی سەد گەڕازی بە دەفتەر و نیو بە 2 دەفتەرە زۆربەی نیەتی یعنی تیجارەت دەکرێت حتمما تجارەتە لەوە تجارەتدا زیاتر چۆنە باشە پێم بڵێ چەند دوکان لەو منتیقەیە چەندە دەردەچی 500 دوکان دەرێت ئێوە هەموو کاسبکارن هەمووتان شۆفەڵە لەناوە بێشی تەلاشیاکە دەرکەدەرەوە منەوە شای بە دوور دەرناچێت یەک دقە گۆ شتێک لە من بگەینن تۆ وەستت داوە پارەت داوەتە وەزارەتی ئەوقاف حکوومەتی عێراق پارەی وەرگرتووە وەقف سنی کەرکووک ئەوەی مانجی 12 ئەمە 11 ئەوە مانجی دەیە ئەوە مانجی نوۆیە هەموو مانگەکان داومە ئەوە کەی داوتە آخر ئەمە هەموو پێش سەعاتێ پێش باشە پێش سەعاتێک باشە زۆر باشە ئەوەی دەیبینن ئەمە هەموو وەسڵە کە هاوڵاتیان مانگانە پارە دەدەن ئەوە دەڵێ ئەمڕۆ ئاخیری کرێی ئەو مانگەم داوە بەڵام ئەمڕۆ هێزی پۆلیس هاتووە باشە پێم بڵێ ئەوەی مانجی 12 بەخوا پێش سەعاتێک داومە زۆر باشە زۆر باشە باشە بەبەست باشە ئێوە بەرپرسێ لە وڵاتی لەو شارە بەرپرسێ کاکە تجارەتەکە بەسەر ئەم فەقیر و فقەرانە چۆن وایە برا شارع حکومەتە بە قورعان هەزیەکی هەڵەسێ لەم شارع حکومەتە چۆن وایە کورە چۆن وانیە براوە واقعا چێ دێ ماڵ خەڵکە ڕوخێنە ماڵ عالەمە ڕوخێنن تجارەتەکەن بە کوردی دەوڵەمەند فەقیرە خوا باشە بەس دەوڵەمەند فەقیرە دەڵێ کاکەمە بەرگری لە خەڵک دەکرێت من بعقد توقيعم كردو ئەم دوکانانە یەک بلۆکی لێ بڕۆ من مەسئول مەسەلەی لەسەر دمەی منە عیلە لێرە نانەخوا ئەمە تێجێدەن هەمووی نان بڕنابێ ئێستا چیتان پێ دەڵێن ئێستا دەڵێن بڕۆنە دەرەوە ئاڵێ بڕۆ دەرەوە شۆفەڵەکەی ڕوخێنی شۆفەڵەکەیەوەتە ئەوە شۆفەڵەکەی چۆڵ نەکەن چی دەبی ئێستا ئەگەر چۆڵ ناکەی تعداد لێکەن ئەتگرێن ئەتکەنە زیندانەوە ئێوە تعدانیە کەس گیراوە لێرە وەڵەوە بەتەمان ئەوە هاتوون داوانە تەسوولکەوە هەمووی بۆچیات ئیستابلێت چۆڵی ناگەم چۆڵ ناگەمەکەن ناو شارەوە دبن یعنی خەڵک دەژیر دەکرێت برایتی بەلاجێ تادیتەوە ئەگە دەرنەچی ئەدبین ئەگەر دەرنەچی واد لێەکەین باشە حکومەت 2 جار بۆ چی ئیفرۆشێتەوە جارێکی ئەوە تا بە وەسڵە جارێکە بە چی ئیفرۆشتەوە یعنی تۆ 2 جار لێ وەردەگری لەلایەک بەڵێ بەس ئیستا ئێمە یعنی لۆمەکارانی لە خەڵکی تر ناکەین کە عەرزی خەڵکە داگیرە بەس بە یارمەتی براکەم عەرزی خەڵکی ئەفرۆشێت و جارێکە بە یەکێتر ئیفرۆشێت ئەگەر ئەوە حکومەت وا بکە یعنی هاوڵاتی هەرچی بکە یعنی احتیادیە نابێت تۆ خۆت نەتکڕیوە پێشتر بەڵێ کڕیمانە بەکرێ دەینێمە ئەگای فرۆژن هەر خۆمانەی کڕی هەر خۆتان دەکڕ ئێستا ئێوە کەسەکەی لەگەڵی قسە بکەن کەس نییە هەرکەسێنی ئەو کەسانی وا دەخواگە و تەسویرە پێشانی ئەولانەدا پێشانی ئەو لابیدا ئەوەی وا باسێکی لەگە حکومەتدا لەگە چیا قسە بکەین باشە چەند ساڵەوە لەو دوکانە 10 ساڵ زیاترە 10 ساڵە باشە ئێوە جازەشتان هەیە ئیجازەتانێ هەموو شتێکی ڕسمیتان هەیە 10 ساڵە لێرە کەسەوە ئەو دوکانە تۆیە پارەت پێداوە نیە تۆش پارەت پێداوە ئێستا ئەوە لێت بستینەوە چی دەکەنەوە ینی مقابل پارەتان دەدەن هیچ شتێ نادەن هیچ قسەیان نەکردە بڵێن کاکە جان پارەمان دەڵێت خۆمان بیننەوە کاکە باشە ئێستا ئێوە چیتان دەوێت دەتانەوێت دەمینێنەوە بەڵێ دەمێنین کەسیش دیفاعتان لێ ناکە کەس دیفاعمان لێ ناکە حکومەتی آخر کاکە کەسێک نییە
کەسێک نییە کە بێت یۆنەری حکومت بێ قسەی لەگەڵا بکەین بڵێن کاکە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی چییە؟ هێزەکان چنە؟ هەر ڕۆژ هێزێک کەس نازانی چییە هەر جاری وەج بێ پۆلیسا یوای 61 جەتیرۆرە هەموویەت هەر ڕۆژ هەر هەمویان هەر حکومت شورتە مەرکەز قایم مەقام هەر هەموویە لێرە زۆرینە کوردن یان عەرەب و کوردن هەمووی تێکەڵا هەمووی خەڵکی فەقیرن ئەگەر فەرقی هەژار و ئەوە لێرە پارێزگار نییە ئەنجومەنی پارێزگار نییە نەچێت پارێزە برا جوانەکەم ئەم خاکە بێ هەیە کەس نییە بێ کەسین خاوەنمان خۆی پارێزگار هەبێ ئەگە پارێزگارەکەمان پارێزگارمان بۆ نایە هانامان بلێ کاکەی جان ئێمە شتێکی وامان بۆتان کردووە کە مەسلحەتی ئێوە و خەڵکی هەمووە باشە بەس پێم بڵێن بۆ ئەو شوێنە ئەم شتێ ئیستا من لە شتێتر تێناگەن حکوومەت خۆی استثماری داگرن بۆ ئەم شوێنە والله منطقة كردوارية بێتە شوقاق فەقیرە. شوقاق و بیفرۆشن ئەو شوقەکانە وەتانێ لە هین دروستیان کردووە لە شوقەکانی لای سەدار خەڵکی کەوەی پارەی زۆرە ئەوەی خەڵکی پارەی زۆرە ئەوای هەمووی خۆمان دروستمان کردووە هەمووی خۆت دروستە ئەو دواناش بڵێن دێت کاک ئێستا پارەکەم چێم دادەن چەند کەس دەبنێەوە لێرە کەسابەت دەکەن هەمووی خۆیەتی کاک 500 زیاترە دەفتەر چەند منداڵت هەیە تۆ من تقريبا بيرد 5 منداڵت هەیە ئێستا تۆ وەستای چی من تنقص تەنەکە چی لێرە دەرگایدا بخەی دەبی بچیەوە ماڵە باشە ئەمە خاوەن 5 منداڵە چەند ساڵە لێرە من صار لي نوتو ليه لە نەوەتەوە لەم شوێنە ئێرە شوێنی بازاری والله جنز من اللي حەسیرەکەیە ئێرە بازاری حەسیرەکەی لە شاری کەرکووک ئەم برادەرە لە نەوەتەوە لێرکوانێواتە 30 ساڵ دەبێت 30 ساڵ زیاتر لە 500 کەس کاسبکارن کوردن عەرەبن تورکمانن خەڵکی کاسبکار و هەژارن هێزێک هاتووە دەڵێ دەبێت شۆڵکەن کرێشیان داوە دەڵێن کەس نییە لەم شارە بەرگریمان لێ بکە هیچ دەرگایەک نییە لی بدەن ئەگەر ئێوەش ببنە هاوکاری ئێمە بانی ئەو زاڵتە گەورەیان بکە ئەو ئەمیدا جەنامی عەمید غالب لێرە لەگەڵ پۆلیس هاتۆتە ئەم شوێنە لێرە بەرپرسێکە خەڵکەکە پرسیاری ئەوە دەکە کەس نییە وەڵاممان بداتەوە بەڵام جەنابی عەمید غالب گوتی کاکە من وەڵامم هەیە بۆ ئەو خەڵکە ڕاستە گلەیی دەکە دەڵێ کاکە کێشەمانەیە بەڵام کاکە بەو شێوە نییە کە ئەو خەڵکە باس دەکە ڕاستێکە چۆنە جەنابی خۆی وەکوێەوە هاتنێرە و تەسویرشتان کردووە دڵنیام ئەبینی ئەم سەر ڕێگایەمە ڕێگایەکی عامە ئەبینی دیاردەیەکی زۆر ناشرین هەیە لێرە ئەم برا فیتەرانە مەسەلەن کە هاتوونە لێرە ئیشی فیتەریەکان هەم ڕێگایان لە خەڵک گرتووە و هەمش دیاردەیەکی ناشرین بۆ ئەم منتقەیە دروست بووە بەڵام جەنابی عەمید ببوورە ینی ئێستا ئەو خەڵکە هەموو جێ لە ئێمەیە دەڵێ کاکە ناشرینی چی کەرکووک پڕی زبڵە دنیایەک زبڵ لەو شارانە هەیە بۆ ناچنە و زبڵانە خڕکەنەوە پاکیکەن بۆ هاتو ڕسقی 500 کەس دەبڕن بەڵێ ئەجا ئێمە ناکرێ بڵین لەبەرەوەی کەرکووک پڕێتی تر ئێمە دەستەوەستان دابنشین و بڵین تەواو ئیشەکەین زبڵەکەش فرێدەین ئیشەکەین ئەم دیاردانەش نەهێلین بەڵام بە پێچەوانەی ئەوەی کە ئەم هاوڵاتیان هەموو کەسوکار و هەموو برا و خزم و کەسی خۆمانن ئێمە ناتوینە غەدر لەمانە بکەین بەڵام ئێمە بە دڵنیایەوە وەرە پێم بڵێ غەدر چۆن چوانایە سوورە زەردە سەوزە چییە بەڵێ بەعکسەوە ئەم پیا قسەی کرد هەموو کەرکووک پیسی و زبڵ ئەوشتانە ئەوە خان خورما مەجا سیارە نییە بڕۆین محافظەیەکی عێراقی حیسنەعی داخلیتیانە پێمی بڵێن ئەنجاب من با قسەکەم تەواوکەم ئێمە ئەم دوکانانەی کەوا لێرە هەیە نەمان وتووە شۆفڵی لێ بدرێەوە هەمووی بڕوخێندرێ ئێمە وتومانە ئەم دیاردەی فیتەری و ئەمانە دیاردەیەکی ناشرینە دوو سناعەمان هەیە ئێمە دوو سناعی گەورەمان هەیە لە کەرکووک ئەمان بۆ خۆیان حڕن بۆ خۆیان ئەتوانن خوارەوە هەڵبژێرن سەرەوە هەڵبژێرن ئێمە تهدید ناکەن بەڵێ ئازادن ئەکرێ ئەم شتانە لێرە لابرن مەسەڵی کردووە لەوانە بڵێ بێزار بووینە ئەو قایم خام دەڵێ بێزار بوونە بەڵێ خەڵک لەوە تۆمار کردووە نەکردووە کەس نەیکۆتایسە کاکە من بۆ خۆم ڕۆژانە بەم خەتەیە هات چۆکە مەڵای ڕۆژوا بۆ چارێکێک وەستاوم بە سیارە ڕێگای نەداوم کە بڕۆمەوە لە دوای دەوام بگەڕێمەوە بۆ ماڵە بەڵام وەکو دەبینن یعنی ئەو دەڵێت دوو سنا هەیە دوو ناوچەی پیشەسازی هەیە ئازادن بیگوازنەوە بۆیەوە شوێن هەیە خۆی هەمووی دوکان و هەمووی نە ئەتوانن کاکە بڕ هەمووی دکتۆر و مهندس و پیا دەڵمە کڕێتی ئاها خواوەکی سەنعەتکار ئەوە نەیە ئیشەکە بۆ
يكسر عكار بكاكە بلێم وڵی ئیسەمانی بەڕێزم لە سەتا حتا پێنجی دەکرێت ئەو بریارە چێ دایتی جەنابی بریارەکە دادگا دایتی قایمقام دایتی بڕیارە لە محافەزەوە دەرچووە بە ئەمر دەرچووە بەڵێ کتاب جەنابی پارێزگار بەوە پارێزگار و جەنابی قایمقام و بڕوام وایە دادگاش ئاگای لەو مۆزوعای و ئێمە بە کتابی ڕسمی بۆمان هاتووە دەکرێت تەجیل بکرێ ئەو خەڵکە دەڵێ بێ ئیش دەبن بێ ئیش نابن من ئەوەیان لە سەلاحەتی من نییە خۆیان دەتوانن مراجعە بکەن بۆش ئەو شوێنەی کەوا ئەم بڕیارەی دەرکردو ڕادەگرێت وڵا کەس لێبەڕ سندیگای کرێکانە هەمووی تازر کڕێتی ئەو دوکانانە ئەو دوکان بڕ خێرە لەوێ شعر بێتە 4-5 دەفتەر لە دەفتەرێک بێتە 4-5 دەفتەر ئەو دوکانانە متر مربع بان قالدرمەیەکە لە نەوەتووسێ و من لەو دوکانم چارەسەر ئێمە جهتێکی تەنفیزین ئێمە ئەمرمان پێکراوە لەسەرەوە ئێمە هاتووینە ئەسڵەن حمایەی جەماعەتی قایمقام و بەلەدیە ئەەکەین حمایەیان ئەەکەین غەیری ئەوە هیچ هیچ حمای ئێوە شەکەین بۆ حمای ئێوە والله بە شۆفەڵ قەمەرێمانی لێ کردوێت ئێمە داپۆیە گەورم تەسویرەکە دێتە دوکانم 1 متر مربع خواوەکیل بێ لە نەوەتووسێەوە ئەوە چەکوشیم دەستم قاچم شکاوە زەحیم ماڵمڵانی هەمومان من 4 مناڵمەیە والله کوڕەکانم مەکتەبی تاواکەوە دانیشتنەوە وڵی هێناوە لەگە خۆمان شاگردی کردەوە ئەمەش کوڕەکەی کولیەی تاوا کردەوە من کوڕەکەم حەدی تاوا کردووە والله متر مربع گەورم وەرە سێر تەسویرکە قەناعەتم 75,000 کرێدەم 5 ساعت کارەبانیە لە کەرکووک قاید عملیاتە تێرە گوتی بەچی ئەمریکاتەوە ئەم قایمقامە بە احتراماتی بۆ جەنابتان قایمقام بەس بە دژمنی پیا فەقیرە لە هەموو شتێکە گەورەترین کێشەیە ئەو کاسبکارانەی کەرکووک ئەوەیە ئەوان وەکو خۆیان دەڵێن غەدرمان لێ دەکرێ کەس نییە جێمان لێ ڕابگرێ دەڵێ غەدرەکەش بە ڕۆژی ڕووناک یعنی ئەو ڕۆژێک کە دەبینن چۆن ڕووناکە غەدرەکە بە ئاشکرایە هەموو بەرپرسانیش لە کەرکووک ئاگاداری ئەو کێشێن بەڵگەیان چییە بەڵگەیان ئەوەیە ئەو دوکانانەی دەیبینن ئێستا بەڕێزانم ئەمانە مولکی خەڵکیە دەڵێن ئەمانە نابی تێک بدرێت بەڵام ئەم دوکانانەی ئەو بەرکە وەزارەتی ئەو قاف مانگانە پارە لەو کاسبکارانە وەردەگرێت لە هەر هەمویان وەردەگرێت ئەمڕۆ کریانداوە ئەوان دەڵێن کاکە ئەمە تیجارەتە بەو کاسبکارانە دەکرێت چووکە شوێنێکی تۆزێک باشە کەسابەتیشتم پێم وانە زۆر باشوی وانە ئیشش نییە بەڵام شوێنەکە تۆزێک باشە لەبەرەوەی شوێنەکە باشە فرۆشراوە بە بازرگانان ناچارن ئەو فرۆشن و کڕینە لەسەر حیسابی دوکانی ئەو کاسبکارە وەرە دوکانم مەترێ مرەوانە ئەمانە هەمووی ئەوەش مولکە برادر خۆمە نازانێ ئسپانە چ ڕەنگە 4 گەرازی کڕیوە لەگە 6 دوکانە هەر کاتێ قایمقام دێتە ئێرانە تەلەفۆن بۆ منەکە ها دەرتانیان کرد دوکانت بدەمێ ئەوە تیجارەت چۆنیە ئەی چۆن با قایمقامە با دابەزێ من سەرعاتکارم بابێ بڵێ ئەوە دوکانەکەت وەرە ئەوە دوکانەکەت من تێچەدەم بزانە ئەڕۆمیانە کاکە باشە 1 دقە بە قوربانتان بم جێب دەنە من براکەم ئێوە نوێنەرتان نییە لە پەرلەمانیارە کەس نەهاتووە برام وەڵڵا کەس نهاتووە بیل لە ئەم حکومەتە دوژمنی فەقیرە باشە دوژمنی فەقیرە ڕۆژتایە وەرە 5,000 انتخابەکە دێن تەوقەت لەگەڵاکەن و ئەم لاولات ماسەکەن ئەوەی ساچێتێرانە وەڵا من ئەندام پەرلەمانم دەنگم بۆ بدا ئازانی چۆن براکەم ئەندام پەرلەمانەکان ڕۆژ ئینتیخابات بە بانگێ دێن خوا ئافوویکە نەزمەدین لەگە خۆیە لەگە گۆریەتی ئازایی قەزدی چییە ئاهات وتی مەوزوع ئەمە چۆن ئەم زادەیە وابێ لەو وەختەوە یەکەم ئینتیخابات حتى ئێسام زادە ئێمە خۆمە پرێکن تێکەڵەیە ئەردەکەدا بەزی خۆمان هەموو قڕوتر پاو دەبی لەگەڵ خواوەکی لەها ئەو دەمپەرانە بە کاکە بلێم دەمپەر دێنین خۆمان پرێکین جارێک قەنەعەتین بە خۆمان
نەماڵ کەسمان خواردووە نەتەعەدا لە کەسەکەین نە لە حکومەت حەقمانەیە بەس ئەمانەیە ئەوەنە دوعانە پارە بێنین بۆ ماڵ و مناڵمان بە مەردی بژین بە نامەردی نامانەوێت باشە بێگومان من دەمەوێت قسەی لەسەر ئەوە بکەم ینی بەڕاستی ئیشی پەرلەمانتاران ئیشی ئەوانەی کە نوێنەری خەڵکی ئەو خەڵکەن کاسبکاران چ کورد چ عەرەب تورکمان یعنی ئەگەر کێشەیەکیش دروست بێ پێویستە ئەوان بێرەدەن ئەوان قسە لەسەر مافیا و خەڵکە بکەن لەسەر شێ قسەکە ئاڕۆڵای کەس ناتوە کاکە جان براکەم ئەوە نا پەرلەمانکالان ئەوەی دەوڵەمەنە یان شاعرێکە مە احتراماتی بۆ جەنابیان بۆ هەموو سەنعەتکاریان زەلامێکە مەسوولێ گەورەیە نەخۆشەکەی 50 پەرلەمانی هەرواتە لای دەوەرە ئەم ملەتە کامەتان ڕۆژێ بە ڕۆژان یەک پەرلەمانی بە سیارەی خۆی ڕانەوەستاوە لێرە ساڵە لێرە کاکەم بلاکە من لە داهز 2023 هاتوومانە ئێرە 2023 دیقام بوو هەبوو لە قەناتێک نازانم کام قەنات بوو هات داوامان کرد ئێمە خۆمە داوامان کرد وتمان سناعی جنوبیمان هەیە داوای شیمالیەکەن بەس کەی داوای سناعیەکەن شیمالی نەک مستەسمردیە من حکوومەتێکم نمبینی نای پارە لێ وەردەگری ڕحمەتت لێ مەجانم بدەنێ با قسە بکەم فەرموو بەرلەمان و حکوومەت غێر ئیسیسمار ئەکا پشت مواطن ئەیگرێ یان پشت مستەسمر ئەیگرێ بەس ئەوان دەڵێن دوکانی نوێیان دەدەینێت سناعی ئەو لای یەک دقە حکوومەت غێر قطاع خاص هەیە ئەمە قطاع خاصە کاسبە معنای وانە کەی مەشروعەکە غێر پشت قطاع خاصە ئەیگرێ وانە ئێمە نەمان بینی وەرە پارەم دەرێ بانگە بم ئێمە لە چۆ بێن لێرە کرێدن ئەلەوەیە بە دەفتەر دەوەیەکە یعنی عەرزەکە خۆی کڕی کەوایە ڕێ غەدرە ئەوە یەک دوای چۆنە ینی غەدر کامنەوە بەس پێم بڵێ وەڵی خوڕەکە بەس بۆ هەژارە برام وەڵی بەس حکومەتەکە بەس بۆجان فەقیر و هەژارە تێگەی وەڵی برام حتا ئێستا لێرە نیە هیچی نرەمان نەکردووە خوا لە ماسەرە هەردیان ڕاومانەنێن دوکان داخە و ڕاکە هاتن تێگەی لەوێ کابرا تاجرە تێگەی ساحب ڕیزە دوکانی کڕیوە تێگەی براکەم بە سێ دەفتەر بە چوار دەفتەر تێگەی وەرە باشە باشە یەک دقە گیانەکەم یەک دقە بە قوربان یەک دقە کاکە یەک دقە ینی بەشەکی زۆر لە بەرپرسەکان هەر قسە دێتە قسەی دەرێمە خزمەتی خەڵکی دەڵێ خزمەتی خەڵکی فەرموو ئەم خەڵکەی بینی نەک لە سەتا یەک لە سەتا سەد تورکمان و کوردی هەژاری ئەم ناوچەیە لە وەختی سەدامیشا خوا بە یارمەتیتان خاڵۆ بە یارمەتیتان لە وەختی سەدامیشا ئەم دوکانانە هەبووە ئەم ڕێگاوبانە هەبووە ئەگەر حکوومەتی فیدراڵ حەقمانە لە حکوومەتەکەی خۆمان ئەگەر ڕاستەکات ئەگەر ئەندام پەردامەکانی کورد لە بەغار ڕاستەکەن ێواران بەس قات و ڕیباتەکان بای 20 وەرەقەیە با بێن خۆیان بێن سەر ئەم هەژار و داماوانە بکەن تایەتی سێمانە کرێ دوکانی نەداوە تایەتی ئەواران ناتوانێت بای 1000 نارسەمون بەرێت بەڵام ئیدارەی ئەو شارە دەڵێ شارەکە جوان درۆکەن درۆکەن من پێتەڵێ من مناڵی ئەم شارە با بێن ئەندام پەرلەمانی ڕێزمەیە بۆ کاک با بێت قەنەعەت بەم هەموو گەنج و خەڵک و هەژار و داماوە بکات بڵێ واللهی ڕاستەکەن ئێوە صاحب حەقن بەس ئەوەیان پێ بڵێ بازدەوە دەکرێت کە دوکانەکان دەڕووکەن بڵێ ئەوە تا وستاون لەوێ دەستیان کرد کەوای ئێوە کەستان نییە بێ کەس بەس خوامانێ بەس خوا ئێرە بازاری شەقامی حەسیرەکەیە ینی سناعەیەکی بچووکی لێ وەک دەبینین ئەمە شەقامی سەرەکیە هاتوچۆ بازارێکی باشە کاسبکاران دەڵێن خزمەت گوزاریەکان وەکو دەبینن پاشماوەیەکی زۆری زبڵکاک لێرە گەر تەسویر بکەیت لەگەڵ من بیت ئەمە زبڵێکی زۆر خاشاکێکی زۆر هیچ خزمەت گوزاریەک لێرەدا نابیندرێ بەڵام وەکو خەڵکی کاسبکارەکە باسی لێوە دەکات سەرڕای ئەوەی کاوان کرێتی فەرمین کرێتی حکوومەتن کەسێک گیان لێرا ناگرێ پارێزگار قایمقام چوزانم ئەوەی کە لێرە بەرپرسە کەس خۆیان لێ ناکاتە ساحب لێرە وەکو خۆیان دەڵێن بزنزێک کراوە ئەو بزنزە دەبێ ئەو دوکاندارانە ئێرە چۆڵکەن دراوەتە کەسێکی سەرمایەدار و بەرهێنەر لێرە پرۆژە دروست دەکات ئەوان باسی ئەوە دەکەن پاشەوەی چەندین دەفتەر بەو دوکانانەیان داوە چەندین ساڵە 30 ساڵە 35 ساڵە لەو دوکانانە کەسابەتی دەکەن ئێستا بە ناچاری وەکو دەبینن شۆفەر ئامادەیە کاک دلێر بسوڕیتەوە ئەمە شۆفەرە پۆلیس
پۆلیسی عێراقی هاتووە بە شۆفەر دەیەوێت دوکانەکان تێک بدات. سەرەڕای ئەوەی کە کاسبکارێکی زۆر لێرە ناڕازی بوون هەموو گردبوونەوە لە بەردەم شۆفا لە بەردەم بەرپرسان بەڵام قایمقامی کەرکووک هەر سوور بوو لەوەی کە دوکانەکان تێک بدەن. گوتی من بڕیارم پێیە بۆ پێ ئەو بڕیارە ئەو دوکانانە تێک دەدەم بەڵام کاسبکارەکان خەمێکی گەورەیان هەبوو لەوەی کە کەس بە فریای ئەوان نایە. هیچ بەرپرسێک لەم شارە لەم وڵاتە لە عێراق هیچ بەرپرسێک نییە بەدەم ئەوانەوە بێ کێشەکەی ئەوان چارەسەر بکات. ئێمە لەگەڵ بەرپرسان قایمقام و عەمید غالب کە فەرماندەی پۆلیسە قسەمان کرد بەڵام گوتیان ناچارین ئێمە بڕیارەکە جێبەجێ بکەین واتە لێرە هێز بەسەر ئیرادەی خەڵکو و کاسبکارانی ئەو ناوچەیە بەسەر کەتوو لە کۆتادا دوکانەکان بەشێکی تێک درا و ئێستاش بەشەکانی دیکەی دوکانەکان تێک دەگرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.